لەژێر ڕۆشنایی دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆ پاراستنی جانی هاوڵاتیان و سەلامەتیان کۆمەڵێک ڕێو شوێن گیرابەرێ بە تایبەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و لەلایە ئێمەشەوە وەکو دەستەی گەشت و گوزار بە باشمانزانی کە گروپی گەشتیاری لە ئێستا نێن بۆ هەرێمی کوردستان بۆیە بڕیارمان دەکا گروپی گەشتیاری نێن بەڵام گەشتیار بە سیارەی خوان یان وەکو خێزان تا ئێستا هاتن ڕێگریان لێ ناکرێ بەردەوامە و هەوڵ دەدرێ کۆبوونەوە و گردبوونەوەکانیش نەمێنەیان کەم بکرێتەوە و کۆمەڵێک ڕێگا و شوێنی دیکەش دەگیرێتە بەر هەموو لەبەر چاوگرتنی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی تەندروستی دەرەچی لەلایەن ئێمەش لەسەر شوێنە گەشتیاریەکان و کۆمپانیا گەشتیارەکان هەموو لایەنەکانی گەشتیاری جێبەجێ دەکرێت هەموو ئەمەش بۆ ئەوەیە وەکو خۆپاراستنێک لە قۆناغی ئێستادا.